هەڵبەتە یانەی سیاچەمانی هەڵەبجە لە ناو بینای بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە چالاکیەک پانێڵێکیان سازداوە بۆ زمانی دایک و بە هەمان شێوەش بەڕێوەبەرایەتی یاخود بڵێن کۆلێژی پەروەردەی شارە زور سربەزانکۆی هەڵەبجە ئەوانش بە هەمان شێوە ئەمڕۆ چالاکیێکیانەیە هەر سەبارەت بە زمانی دایک من بۆ قسەکردن زیاتر لەسەر زمانی دایک و ئەو چالاکیانی کە لێرە بەڕێوە دەچێت و ناوڕۆکی پانێڵەکان قسە لەگەڵ مەسعود بایی نووسەر و وەرجەر دەکەم کاک مەسعود ئەگەر عەزت کەشی بێتێرە گرنگی زمانی دایک بۆ ئێمە چییە بۆ ئێمەی کورد؟ ئەم کاتان باش مەسەلەی زمانی دایک هەموو ساڵێک لەم ڕۆژە یادێگرێتەوە بەرحەڵ پاراستنی زمانی دایک لەو سۆنگەوەیە کە هەموو نەتەوەیەک خاوەنی کۆمەڵی بنەمایە کە بەرحەڵ یەکێک لە بنەما سەرەکیەکانی زمانە بەنسبەت کوردیشەوە زمان فاکتەری سەرەکیە کە هەموو فاکتەرەکانی دیکە لە ناو زمانیە پێناساکرێن. پاراستنی زمانی دایک و خوێندن بە زمانی دایک یارمەتیدەری تێگەیشتنە چونکە ئەو تۆنانە ئەو مانایانی کە لەسەر کۆمەڵی دەنگ بارکراون لە هەموو زمانێکدا ئاشنان بە زێنیەوە کەسە کاتێک بە زمانی خۆ دەخوێنی زاڵەی دەنگەکەی ئاشنایە ماناکانی ئاشناترن و تێگەیشتن ئاسانترە بۆیە بەرحاڵ زمان وەکو یەکێک لەو فاکتەرانەی کە بەرحاڵ کۆمەلگای مرۆیی پێناساکرێ و کۆمەلگاکانی جێگرێتەوە وەکو یەکێک لە مافە بنەڕەتیەکانی هەموو مرۆڤێک کە بە زمانی دایکی خۆی بخوێنێ گرنگی پێدراوە بەتابەتی ئەو فەرهەنگانە و کولتورانەی کە مەترسی لە ناوچوونیان لەسرە هەوڵدراوە کە بەرحاڵ وەکو میراتێکی کولتوری بمێننەوە لە بەڵام دەبێت تێبینیەکمایە کە ئەوەی ژەوەیە کە ئێمە زمانی دایک ئەبێ لە چوارچێوەی زمانی نەتەوایەتیدا بیبینینەوە ئەوە خاڵە گرنگەکەیە بۆیە نابێ لە حاڵەتی نەتەوەوە بۆ مەسەلەی ئیتنیک دابکشێ واتە ئێمە ئێستا شتێکمان هەیە پێڵن ئیتنیکێکیان پێڵن نەتەوە ئێمە دەبێت لەگەڵ زمانەوە نەتەوە ڕەفتار بکەین. ئێستا چەندین زاراوە و شێوەزار هەیە لە ناو زمانی کوردیان هەر لە بادینی سۆرانی ئەو جۆرانەی ترکە هەن ئێمەی تاجی کورد لە یەکتری زۆر جالەوە چی تێنەگەین هەورامی سۆرانی لە هەورامی تێنەگا بادینی لە هەورامی تێنەگەیا بە پێچەوانەوە ئەمە خەلەل نییە بۆ زمانی دایکی ئێمە؟ ئەمە دەبێت لە سیستمی پەروەردە ئەمە بیری لێ بکەینەوە وا بکەین کە کۆمەڵگەکە پێش هەموو شتەوەی پێکهێنەرەکانی و کۆمەڵگە یەکە جیاجەکان و پێکهاتە جیاجەکانی نەتەوەی وا بکەین کە لێکتی تێبگەن. تێگەیشتنیش پەیوەندی بەوە یەکەم ئاکادمیایەکی گەورەی زمانمان هەبێ وە پرۆسی خوێندندا دووشتمان هەبێ هەم دیالەکتەکان بخوێن هە زمانی ستاندارمان هەبێ. بۆ کاک مەسعود بابایی ئەوەی کە گوێبیستی بوون وتەی نووسەر و لێکۆڵەر بوو ئەمەش چالاکیەکەیە کە ئێستا پانێڵەکان دەستی پێکردو و یەکێک لە نووسەرەکان توێژینەوە یاخود قسەی خۆی لەسەر زمانی دایک دەکات و ئەوڕێرە پاشکەمێکی تر پانێڵەکانی تر دەست پێ بکات. بەڵێ وەریا سپاس بۆ زانیاریەکە.